أما بعد خۆشەویستانم السلام عليكم ورحمة الله وبركاته خۆشحاڵم بۆ جارێکی تر لە خزمەتتان باسی بابەتێک بکەین ئەو بابەتەی کەوا تێیدا بۆمان ڕوون ببێتەوە ئەو نەخۆشیانەی کەوا تووشی ئینسانە بێ لە ناو دڵیدا واتە نەخۆشیەکانی دڵ کاتێک کە ئینسان ئەم جستەی خوای پەروەردگار پێی بەخشیوە ئەندامێکی تێیدا داناوە زۆر حەساسە ئەو ئەندامە وا ئەکا لە ئەو ئینسانە ئینسانێکی باش بێ ئینسانێکی ڕوو لە خەیر بێ یان خراپ بێ لە ناو لاشەی ئەو ئینسانەدا یەک ئەندامێکی داناوە خوای پەروەردگار کە ئەویش دڵە بەڵام جاری وا هەیە کاتێک کە ئەو دڵە نەخۆش ئەکەوێ با بزانین هۆکارەکانی چییە نەخۆش ئەکەوێ و ئەو نەخۆشیانە چین ئایا خوای پەروەردگار باسی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بۆمانی ڕوون کردوتەوە ئەم دڵە چۆن نەخۆش ئەکەوێ چۆن وای لێ دێ ئیتر چاک و خراپ لە یەک جیا ناکاتەوە و بۆچی بە تایبەتی باسی دڵی کردووە بۆیە براکانم نەخۆشیەکانی دڵ ئەچینە خزمەتی فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە نوعمانی کوڕی بەشیر بۆمانی ئەگێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ سمعت من رسول الله صلى الله عليه وسلم جۆم لێبوو لە پێغەمبەری خوا و سەڵات و سەلامی خوای لێبێ کاتێک کە باسی حەڵاڵ و حەرامەکە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم الحلال بين والحرام بين وبينهما أمور مشتبهات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم سەحابێ بەڕێزە بۆمانی ئەگێڕێتەوە ئەفەرمێ گوێم لێبوو کاتێک کە باسی حەڵاڵ و حەرامی ئەکرد فەرمووی حەڵاڵ دیارە الحەلال بەین والحەرام بەین بەڵام لە نێوانیاندا شتێک هەیە وبەینەهما ئومور مشتبهات لە بەینیان شتێک هەیە هەندێک شت هەیە گومان لێکراوە بۆیە ئەفەرمێ لا يعلمها كثير من الناس زۆر لە خەڵکی نایزانن کە ئەمە گومان لێکراوە ئایا حەڵاڵە یان حەرامە بەڵام لە سەرەتای حەدیثەکەدا ئەفەرمێ الحلال بين والحرام بين بۆیە دوای ئەوە ئەفەرمێ لا يعلمها كثير من الناس فمن اتقى المشتبهات استبرأ لدينه وعرضه ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیارە لێرە ئێستا دێینە سەری کە چی جیای ئەکاتەوە چی ئەم جیاوازیە جیا ئەکاتەوە ئەم ئینسانە کە لە سەرەتای حەدیثەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ دیارە حەڵاڵ دیارە و حەرام دیارە و بەینەهما ئومور مشتبهات بەڵام ئینسانی ژیر لەوە خۆی دوورەکاتەوە لەوەی کەوا گومان لێکراوە نزیکی ناکەوێتەوە ئەو جا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو مشتبهاتە چۆنە كراع يرعى حول الحمى وەکو کەسێک مەڕەکەی بردبێ چۆن بڵێ لای دەغڵودانێک لای نزیکی دەغڵودانێک لای سیاجێک مەڕەکەی دانابێ شوانێ مەڕەکەی لەوێ داناوە بە حیسابی خۆی ئەڵێ وا ناکەم بچێتە ناوێەوە لێی بخوا بەڵام ئاگای لێ نابێ جاری وا هەیە لێی ئەخوا جاری وا هەیە تی ئەکەوێ كراع يرعى حول الحمى ئەو جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەوە ئەکا لە کۆتایی حەدیثەکە کەوا ئەفەرمێ ئەلا ئین فی الجەسەد مضغة چی جیای ئەکاتەوە دڵ بۆیە لێرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەو ئەندامەی کرد ئەو پارچە گۆشتەی کرد ئەلا ئین فی الجەسەد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب باسی دڵەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئینسانە کە حەڵاڵ دیارە حەرام دیارە لە بەینیاندا لە نێوانیاندا شتی گومان لێکراو هەیە ئەگەر ئینسان خۆی لە گومان لێکراوەکە دوور بکاتەوە ئەوە پاک و پوختە خۆی ڕاگرتووە خۆی یەکلا کردوتەوە دڵەکەی دڵێکی باشە باشی هەڵبژاردووە دوور کەوتۆتەوە لەوەی ئایا تێی ئەکەوێ یان تێی ناکەوێ بۆیە لە کۆتایی حەدیثەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەو پارچە گۆشتە ئەکا کە دڵە ئەفەرمێ ئەلا ئین فی الجەسەد مضغة إذا صلحت
ئەگەر بێت و ئەو پارچە گۆشتە لە هەموو ڕوویەکەوە باش بێ باشی هەڵبژارد بێ خوای پەروەردگار باشی کرد بێ کەواتە ئەو ئینسانە بەرەو خەیرە. بۆیە ئێمە کە باسی نەخۆشیەکانی دڵ ئەکەین با بزانین هۆکاری چییە، بۆچی ئەم ئینسانە دڵی نەخۆشەکەوێ، بۆ ئەو دڵە وای لێ دێ بۆ بەرەو گومانەکان بڕوا. بەوە کیفایەت ناکا کە الحەلال بەین والحەرام بەین. بۆیە یەکێک لەو ئەو ئەسبابانە لە چیەوە تووشی ئینسانە بێ براکانم، لەوەوە تووشە بێ البعد عن طاعة الله تعالى ورسوله. ئینسان کاتێک کە دوور ئەکەوێتەوە لە طاعەتی خوای پەروەردگار، لە عیبادەتی خوای پەروەردگار، لە هەدی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لە ئەوامر و نەواهیەکانی دوور ئەکەوێتەوە، وازی لێدێنێ ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کەوا دڵی نەخۆشەکەوێ. ئەوجا عدم التەمییز بین الحق والباطل، ئەو دڵی کەوا نەخۆشە تەمییز ناکا، جیاوە ناکا، ئیتر لێی چەواشە ئەکرێ ئەمە باشە ئەمە خراپە، تەمییز ناکا، جیای ناکاتەوە. بۆیە ئەویش هۆکارێکە لەو هۆکارانە کە ئینسان تووشی ئەبێ. ودواي أو البعد ونسيان الآخرة والتمسك بالدنيا. كاتێک کە ئینسان دڵی نەخۆشەکەوێ ئەو دڵانەی کەوا نەخۆش ئەکەون خوای پەروەردگار پەنامان بدە، ئەو دڵە پەیوەستە بێ بە دنیاوە، دەست ئەگرێ بە دنیاوە، خەریکی دنیایە، دنیا چۆتە ناویەوە، داگیری کردووە بە تەواوەتی، هیچ ڕووناکاییەکی تیا نەهێشتووە. ئەوجا ونسيان الآخرة، کاتێک کە ئینسان دنیا زاڵ بوو بەسەریا هیچ گومانی نییە واز لە ئاخرەت دێنێ، نایەوێ گوێی لە ئاخرەت بێ، نایەوێ بۆشی باز بکرێ، وەری ناگرێ، چاوی نایبینێ، دڵی نایخوێنێتەوە. بۆچی دنیا چۆتە ناو دڵێوە و زاڵ بووە بەسەریا. بۆیە لەو کاتەیە ئەم ئینسانە تووشی تاوانێکی زۆر ئەبێ پەنا بەخوای پەروەردگار. ارتكاب المعاصي والآثام ونسيان ذكر الله تعالى. ذكر خواي پەروەردگاری لەبیرە چێتەوە، هیچ کاتێک ذکری خواي پەروەردگار ناکە، لە نوێژ دوورەکەوێتەوە، لە ڕۆژوو دوورەکەوێتەوە، لە حەڵاڵ و حەرام و ئەمە بەچی پەیا ئەبێ بەچی پەیا نابێ، بیری لێ ناکاتەوە، بە تەواوەتی بەرچاوی ئەبەسترێ. بۆیە ئەو ئینسانە وای لێ دێ معاصی، ارتكاب المعاصي، تووشی تاوانێکی زۆر ئەبێ، ئەو ئینسانە ئەو کاتە دڵی نەخۆشەکەوێ. ئەوەتانی خوای پەروەردگار لە یەکەم نەخۆشی کە باسی ئەکەین لەو ئاەتانەی کە خوای پەروەردگار باسی کردووە، ئەفەرمێ ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين. خەڵکی وا هەیە بەدەم وا ئەڵێ ومن الناس من يقول آمنا بالله، ئێمە ئیمانمان هێناوە بەخوای پەروەردگار، بەڵام سەیرەکەی ئیمانەکەی لاوازە، حەڵاڵ و حەرام خۆی لێ ناپارێزێ، چاوی ناپارێزێ، زمانی ناپارێزێ. بۆیە چ کاتێ ئیمان ئەچێتە ناو دڵەوە ئیمانێکی تەواوەتی، هەموو شتەکان هەموو کاتێک کە هەنگاوێک ئەهاوێ بزانێ ئەمە دروستە یان دروست نییە، خوای پەروەردگار ئەمەی پێخۆشە یان نا، بەردەوامی پێوەرێک بۆ خۆی دابنێ، ئەو کردەوانەی ئەیکا، ئەو قسانەی ئەیکا بیکاتە ناو ئەم پێوەرەوە، ئایا دەرئەچێ یان نا. بۆیە ئەو کاتە ئەو ئینسانە ئیمانی هێناوە بەخوای پەروەردگار، نەک بەس لە هەندێشتا. بۆیە ئەفەرمێ ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين. بەڵام ئیماندار نینەوە کەسانە. خوای پەروەردگار ئەفەرمێ وما هم بمؤمنين، کاتێکە بەڕاستیان نەبوو. يخادعون الله والذين آمنوا، یان جاری وا هەیە لە پێش خەڵکی خۆیان بە کەسێکی ئیماندار، کەسێکی مسلمان، کەسێکی دادپەروەر، کەسێکی باش، ئینسانێکی چاک، بەڵام لە ناو دڵەوە وانین. ئەوەی لە خەڵکەوە دیارە ئەو ڕواڵەتەیەکەوا لە پێشەوەیە، بەڵام ئەوەی لە ئینسانەوە دیار نییە، بەڵام لە خوای پەروەردگارەوە دیارە. دڵە براکانم، دڵە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە باسی تەقوا ئەکا ئیشارەت بۆ سەردڵی خۆی ئەکا. التەقوا هاهونا، وا لە ناو دڵایە. هەموو کاتێ ئەو ئینسانانە نادبینن لەگەڵتانین، بەڵام هەموو کاتێ ئەبێ وا هەست بکەی، مراقەبەی وا هەست بکەی کە خوای پەروەردگار هەموو شتێکت ئەبینێ. بۆیە ئەو کەسانەی کە ئەوها بیر نەکەنەوە ئەفەرمێ يخادعون الله والذين آمنوا. ئایا وا حیسابەکەن فێڵ لە چی ئەکەن؟ لە خوای پەروەردگار؟ فێڵ لە خەڵکی ئەکەن، لە ئیماندارانەکەن؟ ئەی خوای پەروەردگار
بۆیە خوای پەروەردگارە فەرمێ وما يخدعون إلا أنفسهم با چاک بزانن فێڵ لە کەس ناکەن فێڵ لە خوای پەروەردگار ناکەن حاشا لله فێڵ لە خۆیانەکەن فێڵ لە خۆیانەکەن خوای پەروەردگار ئاگای لەناو دڵیان هەیە وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون بەڵام بێ ئاگان نازانن کەوا فێڵ لە خۆیانەکەن خوای پەروەردگار ئاگای لە هەموو شتێک هەیە ئەو جا خوای پەروەردگارە فەرمێ في قلوبهم مرض ئەوانە نەخۆشن دڵیان نەخۆشە شتێک پیشانی خەڵک ئەدا بەڵام لە ناو دڵەوە شتێکی ترە هەر کاتێک کە لەگەڵ ئیمانداران بوو شتێک باسەکە شتێک ئەڵێ زۆر جوان قسەیەکی جوان ئەو ڕواڵەتەی هەیەی زۆر جوانە بەڵام لە دڵەوە وانییە بۆیە وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون في قلوبهم مرض ئەوانە دڵیان نەخۆشە ئەوە یەکەم نەخۆشیە لە نەخۆشیەکانی دڵ براکانم نەخۆشی دووەم خوای پەروەردگارە فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ئەو کەسانەی کە لە ذکری خوای پەروەردگار دوورەکەونەوە ئەو کەسانە دڵیان تەنگە بەردەوام معیشەتیان تەنگە لەهم معیشەتەن ضەنکە یعنی نەک ضەنکە ئەوەی فەقیر بێ پارەی نەبێ خانووی نەبێ سەیارەی نەبێ ژن و مناڵی نەبێ نەخێر بۆی هەیە هەمووی هەبێ بەڵام دڵی مرتاح نییە دڵی مرتاح نییە ئەم ئینسانە هەست بە هیچ سەعادەتێک ناکە بەردەوام وەکو خۆمانەڵێین وا ئەزانی ئەم دنیاە بەسەر کۆڵێوەیەتی لە هیچ شتێکشی نوقسان نییە بەڵام چییە أعرض عن ذكر الله دوور کەوتۆتەوە لە ذکری خوای پەروەردگار دوور کەوتۆتەوە لە خوای پەروەردگار دوور کەوتۆتەوە لە قورئانەکەی خوای پەروەردگار فإن له معيشة ضنكا بإسراحت ناخوي نخوشش نییە هیچ عیبی نییە هەموو شتێکشی هەیە نوقسانی نییە بۆیە براکانم ئەبێ ئینسان بەخۆیە بچێتەوە ئەبێ ئینسان بەخۆیە بچێتەوە بۆ وای لێ هاتووە بیر بکاتەوە ئایا چی عیبادەتێکی نەکردووە چی نوقسانێکی نەکردووە ناو دڵت چۆنە یان زمانت چۆنە ناو دڵیشت با ئەوها بێ لەگەڵ خەڵکە لەگەڵ ئیماندارانە لەگەڵ خوای خۆتە ئینسان ڕاستگۆ بێ بۆیە ئەگەر وا نەبێ فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى ولا ڕۆژی قیامەتە بەکوێری حەشر ئەکرێ ئەوەش نەخۆشیەکە لە نەخۆشیەکان ئەو ئینسانە ليس له طمأنينة هیچ هەست بە ئارامیەک ناکە هیچ هەست بە هیچ ئیستقرارێک ناکە لە ناو دڵیە ولا ئاەتێکی تردا خوای پەروەردگار ئەفەرمێ أفمن شرح الله صدره للإسلام فهو على نور من ربه ئەی دڵخۆشی لەکوێیە دڵ ئارامی لەکوێیە لە ئیسلامە الإسلام القرآن الإيمان شوێن کەوتنی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەو کەسانە ئەگەر هیچیشی نەبێ ئەگەر چۆن ئەڵەی نانی ئێوارەی نەبێ بەڵام دڵی مرتاحە الحەمدولله پرسیاری لێ ئەەکەی نەخۆشە لەسەر جێیە سەحەتت چۆنە ئەڵێ الحەمدولله سوپاس بۆ خوای پەروەردگار وەزعت چۆنە ئەگەر 1000 دینار لە گیرفانیان نەبێ ئەڵێ الحەمدولله سوپاس بۆ خوای پەروەردگار بۆیە ئەمە دڵی مرتاحە بە ئیسلام چۆن دڵی مرتاحە ئەزانێ إن الله هو الرزاق خوای پەروەردگار ڕزقی ئەدا بەڵام ئەم کەسە کە دەستی گرتووە بە دنیاوە و أعرض عن ذكر الله شەو ڕۆژ ڕائەکا کۆ ئەکاتەوە ترسی فەقیری هەیە ترسی هەموو شتێکی هەیە بەڵام ترسی مردنی نییە ترسی قیامەتی نییە بۆیە ئەم ئینسانە کاتێک کە دوور کەوتەوە لە ئیسلام طمأنینە ئارامی نابینێ بەخۆیەوە بۆیە ئەویشە فەرمێ فمن يرد الله به خيرا فمن يرد الله أن يهديه يشرح صدره للإسلام ئەگەر کەسێک خوای پەروەردگار بیەوێ هیدایەتی بدا بەشێکی گەورەی بداتێ لە دنیاە دڵی فراوانەکە ئەیکاتەوە بەرامبەر بە ئیسلام ڕازی ئەبێ بە ئیسلام ئەوەی ئیسلام هێناوێتی ئەوەی باسی کردووە پێی خۆشە وەری ئەگرێ بۆیە ئەو کەسانە بەڕاستی ئارامی لە لای ئەو کەسانە ئەبن دەلالەت خەیر له یعنی دەلالەتی ئەوەیە ئەم ئینسانە بەرەو خەیرە بۆیە براکانم ئەمانە نەخۆشین کە ئەمانە نەبوو ئەو دڵە نەخۆشە کە ئەم ئارامیە ئەم طمأنینەیە نەبوو ئەو کاتە ئەو دڵە نەخۆشە بۆیە ابن عباس ڕزای خوای لێ بێ ئەفەرمێ دەلالەت چییە يوسع قلبه للتوحيد والإيمان أو إنسانا يكتاپەرستی خوای پەروەردگار يعني ناوەکانی خوای پەروەردگار بیخوێنێتەوە تەمەعونی تیا بکە خوای پەروەردگار خالقە
رازقە خوای پەروەرگار ئەی ژێنێ ئەی مرێنێ ئەی پارێزێ دنیای پێ ئەبەخشێ ئاخرەتی پێ ئەبەخشێ ئیمانی بە هەمووی هەبێ وإذا سألت فاسأل الله كاتك پیغمبر صلى الله عليه وسلم وصيتي معاذك لو حديث دا أفرمي كاتك داوات كر داوا لخواي پروردگار بك بلام أم إنساني كضلي نخوشة توحيدي تيانية إيماني تيانية يان جيجير نبوة يان كما داوا لخواي پروردگارك ولا غيري خواي پروردگاري شكا بو يبرا كانم أمانة هموي هو كارن كوا أو ضلا نخوشة أو ضلا آرامي تيانية بۆیە کاتێک کە پرسیارەکرێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی المؤمنین ئەکیەس کام لە ئیمانداران ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانایە ژیرە عاقڵە ئەویش ئەفەرمێ قال ئەکثەرهم ذیکرا للمەوت ئەو کەسەی کەوا یادی مردن ئەکاتەوە واللهی چەند ڕۆژێکە و تەواوە بێ هەر هەمومان بەجێی ئەهێڵین بۆیە پێویست ناکە ئینسان ئەوەندە خۆی مەشغوڵ بکە بە دنیاوە بەشتی دنیاوە بەشتی فانیەوە قیامەتی لەبیر بچێتەوە یان زمانی نەوعێکە ناودڵی نەوعێکی ترە نابێ بەڕاستی ئەمانە خراپن قال ئەکثەرهم ذیکرا للمەوت ئەو کەسە ژیرە ئاقڵە دانایە کەوا یادی مردن ئەکاتەوە بەڵکو زۆر یادی مردن ئەکاتەوە وەلەوی ژیرتر ئەوەیە وەئەکثەرهم لما بعده استعدادا لەوی ژیرتر ئەو کەسەیە کەوا لە دوای مردن چیت ئامادە کردووە چیت هێناوە چیت بەدەستەوە هەیە وەکو کوردەواری ئەڵێ هەک بەکەت چی تێدا هەیە چیت ئامادە کردووە بۆ ڕۆژی قیامەت هەرچۆن ئەو پیاوەی کەوا هات پرسیاری لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم متى الساعة کەی قیامەتە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لێ بێت چۆن وەڵامی دایەوە نەیفەرموو من نازانم کە لە ئاەتێکا خوای پەروەرگار پێی ئەفەرمێ تۆ نازانی ئەی محەممەد صلی الله عليه وسلم تەنها نیشانەکانی ئەزانێ یان لە چەند حەدیثێکی تردا هەر لە حەدیثێک و بە شێوەیەک وەڵامەک ئەداتەوە بەڵام لێرە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لێ بێ گەورەترین مەوعیظەیە ئامۆژگاریە ئەفەرمی وەما ئەعدەدتە لەها چیت بۆ ئامادە کردووە بۆیە ئینسان ئەبێ وا بکە ئاگای لەوە بێ نەخۆشیەکی تر لە نەخۆشەکان براکانم وهو ظن السوء بالغير ئینسان گومانی خراپ بە خەڵکی تر ببە هەموو کاتێک هەموو گومانێکی خراپ بە خەڵک ئەبا ئیلا چاکە نەبێ کەسی ئەچێ بۆ نوێژی جەماعەت ئەڵێ ئەوە بۆ ئەوەیەتی خەڵک بیبینێ ئەوە بۆ ئەوەیەتی خەڵک باسی بکە ئەوە بۆ ئەوەیەتی خەڵک مەحتی بکە یعنی بزانە چەند گومانی خراپی هێنایەوە بەڵام یەک گومانێکی باش ناهێنی ئەی بۆ ناڵی لە ترسی خوای پەروەرگارێتی یان خەیرێکەکە ئەلێ ئەوە بۆ ئەوەیەتی خەڵک باسی بکە یان شتێک ئەڵێ لە هەر لایەکەوە لە ئەهلی دەعوە دعوەیەک ئەکا ئەڵێ ئەوە بۆ ئەوەیەتی خەڵک باسی بکە بۆیە براکانم ئەمیش یەکێکە لە نەخۆشیەکان ظن السوء والغیبە غیبەتکردنی خەڵک ئەویش نەخۆشیەکە لە نەخۆشیەکانی دڵ و هەروەها التەجەسوس ئینسان حەقی نەبێ بە خەڵکەوە بۆ خۆت چی ئەکەی لە بواری خۆتا بیکە باسی خەڵکی مەکە خۆت بزانە خۆت چیت ئامادە کردووە بۆ ڕۆژی دوایی والبغض والحسد حەسوود بردن بە خەڵکی بغضی ناو دڵ بەرامبەر بە خەڵکی ئەمانە هەمووی نەخۆشیە کە لە خوای پەروەرگار لە ئاەتێکا کۆی کردوتەوە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اجتنبوا دوور بکەونەوە اجتنبوا كثيرا من الظن فإن بعض الظن إثم گومانی خراپ بە خەڵک مەبەن تاوانە خراپە فإن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا غیبەتی یەکتری مەکەن جاسوسی لەسەر یەکتری مەبەن بۆیە ئەمانە چی ئەکا شک و گومانە خاتە ناو دڵەوە دڵ نەخۆشەکە ئەو دڵەوالی ئەکا کەوا نەخۆش بێ چاکەکار نەبێ چاکە نەبینێ بۆیە هەر لەسەر ئەو ظەنە کاتێکە ئینسان گومانی خراپ بە بەرامبەرەکەی ئەبا یان کەسێک بەردەوام چاودێرە بەرامبەر کەسێک کە ئەزانێ شتەکانیشی باشە بەڵام نایەوێ بڵێ باشە حەسوودی پێ ئەبا نایەوێ باشەکانی بڵێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا کە پەنا ئەگرێ لە کۆمەڵێشت یەک لەوانە ئەفەرمێ اللهم إني أعوذ بك من خليل ماكر چونکە جاری وا هەیە کەسی نزیک کەسی برادەر کەسی هاوڕێ ئەو شتە ئەکا یعنی هەتا ئێوارە چاکەی هەبێ چەندێ چاکەی هەبێ ئەو شتەی ئەیکا چەندێ خەیری هەبێ خەیرەکەی باس ناکە لایە چاکەکەی باس ناکە
بەڵام چاودێرە کەی خراپەیەک ئەکا کەی زەلەیەک ئەکا بۆ ئەوەی باسی بکا بۆ ئەوەی بیشکێنێتەوە بۆیە ئەفەرمی اللهم إني أعوذ بك من خليل ماكر عينه تراني وقلبه يرعاني إن رأى حسنة دفنها وإن رأى سيئة أذاع بها كاتێک کە خراپەیەک ئەبینێ باسی ئەکا لە هەموو شوێنێ باسی ئەکا بەڵام چەندێ چاکە ببینێ چەندێ چاکە بکە حەز ناکە خەڵکیش باسی بکە بانی ئەدا بۆیە براکانم دڵ نەخۆشی دڵ گەلێ زۆرە ئەبێ ئاگادار بین بەڵام لە ڕۆژی قیامەتە لە دنیایە هەرچی بکەی لە ڕۆژی قیامەتە ئەزانی کام دڵ لای خوای پەروەردگار کام دڵی ئەوێ خوای پەروەردگار ئەو دڵی ئەوێکەوە کاتێک کە ئەفەرمێ یەومە لا ينفع مال ولا بنون ڕۆژێک دێ کە ڕۆژی قیامەتە هیچ شتێ بە کەڵکت نایە نە ماڵ نە مناڵ بۆچی مال و بەنونی باس کردووە خوای پەروەردگار چونکە ئەمە دنیایە يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم إلا أو كسيكوا قرايو بولاي خواي پروردگار بدڵێکی پاک بدڵێکی پڕ ئیمان بدڵێکی پڕ تەوحید بدڵێکەوە یەکلا بۆتەوە بۆ خوای پەروەردگار بۆیە شک و گومانت نەبێ شک و گومانت نەبێ لە قورئان لە حەدیث لەوەی کە خوای پەروەردگار وعدی پێداوە لە هەموو شتێک هیچ زەرێکت پێ ناگا ئەگەر خوای پەروەردگار بۆتی نەنووسی بێ هیچ خەیرێ تووشت نابێ ئەگەر خوای پەروەردگار بۆتی نەنووسی بێ بۆیە براکانم ابن القيم رحمتي خوای لێ بێ كاتك أفرمي القلب السليم باسي قلبي سليمك كامي القلب السليم هو الذي سلم من الشرك يعني أو إنساني يكتا پرست بي خواي پروردگار بپرسته تواو پنا بو غيري كسي چي تر مبا هاوار بو كسي چي تر مكا داوا لكسي چي تر مكا أي هر تونيد روجانا داوا أكي لخواي پروردگار إياك نعبد وإياك نستعين أي خواي جان عبادتي تو أكين تنها تو أپرستين تنها لتوش داوا أكين دوای ئەوە سەیرەکەی کە توش شتێکە بێ داوا لە غەیری خوای پەروەردگاریش ئەکا بۆیە ئەو کەسەیە ئەفەرمێ هو الذي سلم من الشرك والغل وزيادة الروي بەرامبەر بە هیچ شتێک نەکا والحقد حسودی و حقد نەبێ لە ناو دڵیا بەرامبەر بە هیچ کەسێ والشح وەڕەزیل نەبێ ئەو کەسە ئەمانە هەمووی دڵەکە نەخۆشەکاتەوە والكبر وكبرش نەبێ لە ناو دڵیا خۆ بەزلزانین بەڕاستی شتێکی زۆر خراپە بە تایبەتی بەرامبەر بە ئیمانداران وحب الدنیا کە باسمان کرد و زۆریش دەست بە دنیاوە نەگرێ ئەمانە هەر هەمووی وا لە ئەو دڵە ئەکا چۆری ئەکاتەوە ناهێلێ ببینێ لەیسە لەها بەسیرەتون وا لەو دڵە ئەکا چەواشەی ئەکا بانی ئەدا کە ئینسان بەردەوام لە تاوان بوو پەنا بەخوای پەروەردگار ئەبێتە ئەو کەسەی کە خوای پەروەردگارە فەرمێ ختم الله على قلوبهم ئیتر چاویان نابینێ دڵیان ئیتر لە نەخۆشی هەڵ ناسێتەوە چا نابێتەوە بۆیە داواکەین لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکان و سیفەتە بەرز و پیرۆزەکانی بە ڕەحمی خۆی ڕەحممان لێ بکات دڵەکانمان یەکلا بکاتەوە بۆ خۆی